سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵتان پێشکەش دەکەم. سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. وەزارەتی دارایی کێشە بۆ پرۆژەی ڕێگای کەلار سلێمانی دروست دەکات. بەهۆی پێنەدانی موچەکانیان بەشێک لە فەرمانبەران مانگرتنیان لە دەوام ڕاگەیاند. وەزارەتی دارایی کێشە بۆ پرۆژەی ڕێگای کەلار سلێمانی دروست دەکات و وەزارەتی ئاوادانکردنەوەش داوای کاراسانی دەکات. بەپێی ئەو بەڵگانەی لای شارپرێسن، وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان گرفتی بۆ بەردەوامبوونی کاری پرۆژەی ڕێگای کەلار سلێمانی دروست کردووە و بە هۆکاری نوێنەبوونەوەی دەستەبەری بانکیەوە تەمویل و پێدانی پارەی بە کۆمپانیای جێبەجەکار ڕاگرتووە. بەپێی نووسراوێک کە دەست شارپرێس کەوتووە، وەزارەتی ئاوادانکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان داوای لە بەڕێوەبرێتی ژمێریاری وەزارەتی دارایی کردووە نوێکردنەوەی دەستەبەری بانکی نەکاتە مەرج بۆ خەرجکردنی پارە بۆ هەردوو پرۆژەی ڕێگای دووسایدی کەلار کفری و کەلار سلێمانی، چونکە کارەکانی ڕانەوەستاوە و کۆمپانیای جێبەجەکاریش بەهۆی نەبوونی پارەی بەردەست و بەردەوامی قەیرانەکانەوە نەیتوانیوە کارەکان تەواو بکات. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر بابەتەکە، شارپرێس چەند جارێک پەیوەندی بە بەرپرسانی هەردوو وەزارەتەوە کرد. پەیوەندیەکان بەردەست نەبوون یاخود ئامادە نەبوون هیچی لەبارەوە بڵێن بە بیانووی نەبوونی زانیاری پێویست لەسەر بابەتەکە. بەهۆی پێنەدانی موچەکانیان بەشێک لە فەرمانبەران مانگرتنیان لە دەوام ڕاگەیاند. پێشنیوەڕۆی ئەمڕۆ کارمەندانی بەڕێوەبەراتی شارەوانیەکانی سلێمانی بایکۆتی دەوامیان کرد و ڕایانگەیاند تاوەکو موچەکانیان وەرنەگرن ناگەڕێنەوە سەرکارەکانیان. هاوکات لەلایەکی ترەوە دەستەی داکۆکی لە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی لە بەردەم نووسینگەی پەرلەمانی عێراق لە سلێمانی گرت بوونەوە و لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا داوایان کرد بەغدا موچەکانیان دابین بکات. لە کۆتایی مانگی تەمووز داین و هێشتا موچەی حوزەیرانی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم دابەش نەکراوە. حکوومەتی هەرێم چاوەڕێی ناردنی پارەیە لە بەغداوە. بەرپرسانی وەزارەتی دارایی عێراقیش هێشتا هیچ بڕەپارەیەکیان نەخستوەتە سەر هەژماری بانکی حکوومەتی هەرێم. بەشێک لە هاوڵاتیانی کۆمەلگاکانی نیشتەجێبوون لە هەولێر گرت بوونەوە و داوایان کرد نرخی کارەبایان بۆ کەم بکرێتەوە. پێشنیوەڕۆی ئەمڕۆ لە دژی گرانبوونی نرخی کارەباکەیان بەشێک لە هاوڵاتیانی کۆمەلگاکانی نیشتەجێبوون لە هەولێر گرت بوونەوە و لە ڕاگەیەندراوێکیشدا ئاماژەیان بۆ ئەوە کرد 10 هێندەی پێشتر نرخی کارەباکەیان لەسەر زیاد کراوە. ئەو هاوڵاتیانە وتیشیان ماڵێکی ئاسایی مانگانە نزیکەی 150 بۆ 200,000 دیناری پێویستە بۆ کارەبا. داواش دەکەن ئەو نرخیان بۆ کەم بکرێتەوە بۆ ئەوەی پێشتر. ئەوەش لە کاتێکدایە لە ماوەی ڕابردوودا حکوومەتی هەرێم لە بەشێک لە کۆمەلگاکانی نیشتەجێبوون کە بە سیتیەکان ناسراون کارەبای بەردەوامی دابین کردووە، بەڵام نرخەکەی بە شێوەیەکی بەرچاو زیاد کردووە. کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق درێژکردنەوەی ماوەی تۆمارکردنی هاوپەیمانیەکانی بۆ 6 ئاب ڕاگەیاند. کوردیش هێشتا پەرتەوازەیە و ناتوانێت بە یەک لیست بەشدار بێت. جومانە غەلای وتەبێژی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند ئەنجومەنی کۆمسیاران بڕیاریدا ماوەی تۆمارکردنی هاوپەیمانیە سیاسیەکان تاوەکو 6 ئاب درێژ بکاتەوە. ئەوەشی ڕاگەیاندووە ئەم درێژکردنەوەیە کۆتاییە بۆ ئەوەی بوارێکی فراوانتر بە هێز و لایەنە سیاسیەکان بدرێت بۆ بەشداریکردنیان لە هەڵبژاردنەکانی داهاتوودا. تاوەکو ئێستاش هێز و لایەنە کوردیەکان بەهۆی ناکۆکیە سیاسیەکانی نێوانیانەوە نەیانتوانیوە لیستێکی هاوبەش بۆ ناوچە دابڕێنراوەکان دروست بکەن. بڕیارە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە 18 کانونی یەکەمی ئەم ساڵ لە عێراق بەڕێوە بچێت.